قەیرانی غاز لە سلێمانی بەردەوامە. ئێستا لە بەشێک لە بەنزیخانەکانی سلێمانیش غاز بە هاوڵاتیان دەدرێت، بەڵام بە نرخی بازرگانی و هەر بتڵێک بەرامبەر 12,000 دینار پڕ دەکرێت. ئۆتۆمبیلەکانی غازفرۆشیش غازی ئاسایی کارگەکان بە هەفتەیەک و بەرەوژوور بتڵێک بە نرخی 8,500 دینار بە هاوڵاتیان دەدەن. هاوڵاتیان دەڵێن حکومەت بە پیلان ئەوەی کردووە و بەنیازە غازی ژوەک و سوتەمەنیەکانی دیکە بە بازرگانی بکات و غازی ماڵان نەهێڵێت. ئەگەر مای من ناتم بۆ ئێرە ئەمە وڵاتی بێ پلانە، ئەگەر پلان لێنە بۆی مامان لێ نهات ژێر زێر و نەوت بێت تۆ بێ بە لێرا بۆستی بۆ بتڵێ غاز یەک بتڵ پێدرێت توانی پڕیکەیان نەشان بتڵە منسیانە مێناوە کاکە دوانی خۆمی چی کوڕەکەمە ئاساییە پارەت پێ بێ وەرە پڕیکە پارەت پێ نەبێ لە ماڵە دانیشە خۆی تر تەواوی جملەتێکی تیان نییە. ئەمە خۆت کوردیت، خەڵکی ئەم وڵاتیت، خەڵکی ئەم شوێنیت، خۆت لە من باشترە زانی. هەموو کەسێک ئەزانێ سەبەبەکەی چییە. سەبەبەکەی ئەم دەسەڵاتەیە. ئینسانێک کە ئیسە من ئەگەر وەزیری سامانە سروشتیەکان بم کە وعدێک ئەم قسەیەکەکە من ئیسە هاوڵاتیەکەم ئەگەر بڵێم ئەم غازە ئەبەمەوە بۆ ماڵ نەیشی بەمە زۆر ئاسایە، بەڵام کەسی یەکەم نابێ ئەوەنە ڕووقایم بێ ئەوەنە ڕووی قایم بێ بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن هەموو هەرێمی کوردستان و بگرە لەوانەیە نیوەی عالەمیش گوێی لێ بێ کە ئەو ئەڵێ چی قسەکەی ناباتە سەر. کەسێک گەیەنە سەر تەلەڤیزیۆن بە حیساب معارەزەیە قسەکە ئەڵێ حکومەت بەنیازە وا بکەوە کە بە ئەیسپێنە بنجوێ خەڵکەکە بزان کاردانەی خەڵکی چییە کە خەڵکەکەش کاردانەوەی نەبوو حکومەت دەڵێت تەواو مەشیکە. حەقیقەتەکەمە بۆ خۆشتان زۆر چاکەزان ئێمەش دەزانین، بەڵام ئێمە فێر بووینە بێدەنگ بین چکە مریشکی مەسلەحە خۆی تەبیعەتی ئەومان گرتووە. پەرلەمانتارێکی کۆمەڵ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت شتێک نییە بە ناوی قەیرانی غاز، پڕێکی زۆر غازی شل بازرگانی پێوە دەکرێت و بە نرخێکی باشتر بە پاکستان و ئێران و ئەرمەنستان دەفرۆشرێت. چەند بازرگانێک و بەرپرسێکیش لە پشتی ئەو کارەوەن و قۆڕەخیان کردووە و بە هاوڵاتیانی نادەن. طبعا مەسەلەی غاز قەیران نییە، بەڵکو احتیکار و دەست بەسەراگرتنیەتی لەلایەن کۆمپانیایەکەوە کە بە بێتەن دەربۆی دەرچووە و بەشێکی ئەو بازرگانی کە لە بازاڕە فرۆشێتەوە هیچ نرخێکی بۆ دیاری نەکراوە. کاتێک خواست لەسەری زۆرە بێ گرانە بێ وەکو ئێستا دەبینیت تەنێک غاز بۆتە ملیۆنێک دینار کە ئەمە وای کردووە ئەو حیسەیە کە دەدرێ بە کارگەکان ڕەنگە کارگەیەکی غاز مەجبور نەبێ بتڵێ پڕکا و بیفرۆشێ بە 7,000 دینار ئەچێ غازە شلەکە بە بێ ئەوەی مەسرەفی تیا بکای فرۆشێ بە 10,000 بە 12,000 دینار. ئەمە وا ئەکا ئەزمە دروست بێ وە کۆمەڵێک خەڵکی بازرگان کە حیزب شەریکیانە حزبی باڵادەست لەم ناوچە شەریکیانە بۆیە لە پێناوی قازانجەکە ئەم قەیرانیان بۆ خەڵک دروست کردووە لە کاتێکە ئێمە عەقدی داناغازمان هەیە دەبوو خەڵک لێی بەهرەمەند بێ. سەرڕای ئەوەی بازرگانیە، بەڵام هێشتا دەبێت هاوڵاتیان لە بەنزیخانە بازرگانیەکانیش نۆرە بۆ غاز بگرن. ئەمساڵ بەهۆی گرانی نرخی نەوتی سپیەوە خواز لەسەر غاز زیادی کردووە، بەڵام غازیش بە دەردی نەوتەکە برا. ئێستا نەغاز بە هاوڵاتیان دەدرێت نەنەوتیش، بەڵام نەوت و غازی بازرگانی بە نرخێکی گرانتر چەندت بوێت دەست دەکەوێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.